ئەمڕۆ هەرچەند جەوێکی باراناویە و هەمیشە ئەم وڵاتە هەر ئاوایە وەڵا بە ناسکوری نەبێ هەر ئەم وڵاتە وایە هەر باران و تەڕۆتووسیە بۆ نەڕۆین مارکێتێک بۆ مارکێتە کوردیەکانە نە پێداویستی و شت بکەڕێن زۆر باشە هەڵسە با بڕۆین دەرزە ئەوە بۆ نای لەگەڵمان بۆ بازاڕە ئێستا بەرەو مارکێتەکان نەچین بۆ ئەوەی هەنێ شتی ئێوارە حازر بکەین و بکڕین مارکێتە کوردیەکانیش زۆر شتی باشیان تێ هەیە شتی جوانیان هەیە برنجێکی جوانە چێتیا پێناستم برنج کاکە سڵاوتان دەبێ خاوبازارتاندا ئەوە میدیەمە بە 4 پاوند و نیوە ئەی ئەوە کامیانە ئەوە لەوە بیاڵێن بە 3 و نیوە بە 3 و نیوە باشە لەوە دوان چەند بێنین لەوە دوانمان بۆ دانێ دوانی تۆزێت با جوان سموشتی باش بێ ماشەڵڵا کە سەوزەیەکی جوانە ها ئەمەش نانی هەورامی نانەکانتان زۆر جوانە دەستیان خۆش بێ دەستی بکەرەکەی خۆش بێ بەڵام ئەمە خۆڵکێشان نییە بۆ ئەم نانی هەورامی ئەمە نەیکا من نایخۆ خەڵگۆیان زانی هەورامی مێناوە کاتی خۆی بەڵام وتم با بە فێر بوو پێشەکی بەناوی خی گەورە میرەبان بەخێر بێن سوپەرمارکێتی بینافوت مارکێتەکەمان حەمدلله 100% حەڵاڵە ئێمە بەردەوام ڕۆژانە خواردنی فرێشمان بۆیە لە گۆشت و لە میوە و لە سەوزەواتەوە هەموو سەوزەوات و میوەکان بەردەستن ئەتوانم بڵێم بەشێکی زۆری کوردەواریشی تایە و بەردەسە بۆ نمونە وەکو کنگر تۆڵەکە چوالە کادوو کە ئێمڕۆ بە فرێشی بۆمان هاتووە باب سەوزەواتەکانی تریش بە ئامۆک و کەوەر و کەرەوز و تەڕەپیاز و ئەمانە هەر بەردەستە لێرە خواردنە کوردەواریەکان لێرە تەرکیزێکی تاوا ماخسەدە سەری ئێمە لە کوردستانەوە خواردنە کوردەواریەکان بە ئام هاورداکەین بۆ ئێرە بۆ ئەوەی کەوا سەردانیکەرانی مینافود ئیسفادەی لێ بکەون لە هەمان کادا ئێمە ڕەچاوی نرخەکانیشمان کردووە و هەروەها نانی هەورامیشمان هەر هەیە ترشاتی کوردەواریمان هەیە لە کوردستانەوە ترشادەکەمان بۆیێت لە هەولێر لە سلێمانی ومانێت لە هەمان کاتە دۆشک و بەتانی و سەربێد و کۆمەڵێشتی تری بینی کوردستانیش لێوە هەر هاورداکەین هەمانە قاپ و قاچاق و کەوچک و کۆمەڵێشتی مەطبەخ هەر هەمانە لێرە ئەوانە هەموو بەردەستن ئێمە بە خۆشحاڵیەوە هەچ کاتێ سەردامانەکەن لە خزمەتی ئێوەی بەڕێز خۆشەویست بین بەخێر بن سەر چاومان.